قەنەعەتکە پیاوێک ئەناسم سێدانە نەخۆشیە لە ماڵەوە سێدانە نەخۆش نە ئیشێکیە نە بژێویەکی نە سەرچاوێکی دارایی هەیە 10,000 لە ماڵە بوو 10,000 لە ماڵە بوو سێ نەخۆشیە بوو پێنجێنە پێداموتی توخوا بخەنە ئەو دەخیلەوە ئەخرەمە کاریگەرە تۆ ینی سێ نەخۆشتە بێت سێ نەخۆشەکە دەرمانی گەرەک بێ بەردەوام دەرمان و چارەسەر و پێراویستی گەرەک بێ 10,000 بێ 10,000ەکە پێنج بینی بێژی پێشکەشی ئەو خەڵکە ئازیزی شەمشەماڵەکەم بەڕاستی ئەمە بخۆی کاریگەرە سێ نەخۆش 10,000 لە ماڵە ئەمە بەدەستمەوەیە مناڵێک کوڕێکی جوان ئەم سیاری لە ماڵە بوو تەمان سیارە و پێداویستی لە عەبەی مناڵ زۆر خۆشەویستە ئەم بیانێ هاوری توتی توخوا پێشکەشی خەڵکی ئازیز شەمشەماڵەکەم یا ڕەبی خوای گەورە نمونەی مرۆڤ دۆستی ئەو خەڵکانە زۆر بێکە ئاوان بەڕاستی ئەم کەمپینانە زۆر لە چەندین ڕووە گرنگی زۆری هەیە هەم فێرمانەکە فێری سۆز و بەخشندەی و میرەبانیمانەکە یعنی مناڵە لەم تەمەنەوە هەست بە ئازاری بەرامبەرەکەیەکە ینی فێرێکا ببەخشیەوە ئەمە بۆ خۆی بەڕاستی کاریگەری گەورەی هەیە بۆیە خوای گەورە زۆر باشی باسی بەخشینەکە ینی بەخشین یەکێکە لەوانەیە کە سەرچاوی زۆر دەرگایە کە خوای گەورە لە مرۆڤەکانی کاتەوە بۆیە ئەگەر ئەتوانین تخوا بە هەزار نارێت بە هەر ڕێگایەکەوێت دەستی خێر بۆ ئەم کەمپینە و ئەوانەی کە ڕۆژانە پێویستیان بە یارمەتی و هاوکاری خەڵکانێکن درێغی مەکەن و بەخشن